سەلاحەدین دمرتاشی هاوسەرۆکی هەدەپە کە ساڵێک زیاترە لە زینداندایە ڕێگەی پێنەدرا لە دادگا ئامادە بێت بەهۆی باری ئاسایشیەوە و ئەویش ئامادە نەبوو بە ڕێگای ڤیدیۆیی بەشداری بکات. سەلاحەدین دەمیرتاشی بڕێە گەتر ئەوان دەترسن لەوەی سەلاحەدین دەمیرتاش بهێنە دادگا لەبەر ئەوەی ئەو خۆی ئەوان دادگایی دەکات. ئەوان بە هەلیکۆپتەر بردیان بۆ زیندان لە ئەدێرنە و دادگاکەشان هێنای ئێرە بەهۆی باری ئاسایشیەوە. دەوڵەت دەبێت دڵنیا بێت لە ئاسایشی خۆی، دەبێت دادگایی ڕەوا لە وڵاتەدا بکرێت. دادگایی ڕەوا کۆڵەکەی ئەم وڵاتەیە. بەڵام ئەندامانی هەدەپە پێیان وایە دادگاییکردنەکە بە شێوەیەکی ڕەوا بەڕێوە ناچێت. Adil bir yargılama olmayacak kesinlikle. بێگومان دادگاییکردنێکی ڕەوا نابێت. ئێمە ئەوە دەزانین ئەم دۆسەیە براوە بۆ 5-6 دادگا لە یەکێکەوە بۆ ئەوەی تر گوازراوەتەوە. دۆسەیەکی تایبەتیان کردوێتەوە بە بڕیارێکی حکوومەت. ئەوان هەوڵ دەدەن ڕێگایەک بدۆزنەوە کە دادگایی بکەن و بیخەنە زیندانەوە. لە کەشوهەوایەکی زۆر سارددا سەدان لە پشتیوانانی لە دەرەوەی دادگاکەی نزیک ئەنکەرەی پایتەخت کۆبووبوونەوە بۆ گۆرانیوتن و هەڵپەڕکێ پشتیوانیان دەردەبڕی. من لێرەم لەبەر خاتری ڕێبەرەکەمان سەلاحەدین دەمیرتاش. ئێمە دەخوازین ئازاد بکرێت لەبەرەوەی ئەو نوێنەرێکی ئاشتیە. تەنها کەسە کە بتوانێت ئاشتی بهێنێت بۆ ئەم وڵاتە. ئەو تەنها کەسە بتوانێت ئەم شەڕە ڕابگرێت. بۆیە لێرەم. منداڵەکانم خەوتبوون بەجێم هێشتن تا بێم بۆ ئێرە لەبەر خاتری ئەو. لەم هەفتەیەدا سەدان کەس داخوازنامەیان بۆ ئازادکردنی دمیرتاش و یۆکسکداخ مۆر کردووە لە ناویاندا ڕووناکبیری بەناوبانگی ئەمریکایی نوام چومسکیش. دەمیرتاشی تەمەن 44 ساڵان تاوانی بەڕێوەبردننی ڕێکخراوێکی تیرۆریستی پرۆپاگەندەکردن بۆ گروپێکی تیرۆریستی و هاندانی کردداری تاوانکاری خراوەتە پاڵی. ئەگەر لە دادگا تاوانبار بکرێت ئەوە دەشێت ڕوبەڕووی سزای هەتا 142 ساڵ زیندانیکردن ببێتەوە.